ئیرادەی لاوی سەردەم. ڕاستی ئەوەیە کە شێوازی ژیانی مرۆڤ بە خێرایەکی زۆر زیاتر لە ڕابردوور و لە گۆڕانکارێ. مەبەز لە خێرایی ئەوەیە کە ئەگەر بە ئاوڕێکی زانستی بێلایەن بڕوانی نەمێژوو دەردەکەوێت کە لە مەودایەکی زمانی زۆردا تەنیا بەشێکی بچووک یان جونگەیەک لە ژیانی مرۆڤەکان گۆڕانکاری بەسەردا هاتۆ. بەڵام ئاڵ و گۆڕەکانی جیهانی ئەو ڕۆی لە سەدە و دەهێشتیە پەڕ بوو تەنانەت لە کاتژێر و چرکەدا خۆی دەبینێتەوە و نەتەنیا کاریگەرە لەسەر هەموو بەش و بەهاکانی گوزەرانی بەڵکو سروشتیشی لەگەڵ خۆی بە هەمان خێرایی تنیوە. شاڵاوی تەماحی ئەو بە چرخانە بۆ بێنیازی و بەرژەوەندی خوازی مرۆڤ و زلهێزەکان ئەوەندە بەهێز و بێمنەتە کە هەر کولتۆریان دەسەڵاتێکیان ئایدۆلۆژیەکی بەستاوە بە زنجیری کۆنەپەرستی و مانەوە لە ڕابردوودا تەماحی چق بەستی لە بەرامبەریدا هەبێ ڕای دەماڵێ و لە بن نمونێتی تاریخی دەکەوێت. نمونەی ئەو کەس و ئایدیانە کە بنەمای دامەزران و بەدەسەڵات گەیشتن و مانەوەیان هێڵە سوورە بەرتەسکەکان و خۆسەپان و نەگۆڕێ زۆرن لە مێژوودا. هەر لە سەفەوی شوڕەوی هەبوون و نەماون هەتا داعش. ڕژێمی دواکەوتی جمهوری ئیسلامی وەکو کۆتاوێرژەنی داگیرکاری ئێرانی فارسی کە سەرەکەی ترین بنەمای دامەزران و مانەوەی خلافەتەکەی هەتا ئێستا برگەی نەگۆڕی و ویلایەتی مطلقی فەقی و سەرکوتی هەر شۆڕژیان گۆڕان خوازێک بووە و بە دروشمەگەلێک وەکو تۆڵە هەستانەوەی ڕووداوێکی نادیاری 1400 ساڵەوەی پێش و هەناردەکردنی ئەو عقدە و شەڕەنگیزیە خەیاڵی وەی کردووە کە لاوانێک بپارێزن کە سەرەتایەترین مافەکانی ژیانێکی شێواوی ئەو ڕۆی لە زەوت کردوون و جەستە و بیری خولیاکانیانی بە ئەمرازەگەلێکی قەدەغەکراوی نێودەوڵەتی وەکو مادەی هۆشبەر ترس و بێهیوایی یەداگیر کردوون. ڕەنگە ئەوەی شەڕ و داهاتوو یەکلا بکاتەوە مەودای موشەکەکان نەبێ، بەڵکو ئیرادە و خولیای ڕزگاری و ئازادی و پێشکەوتن خوازی ئەو لاوە دڵپڕ لە هیوایە نەبێ کە تەنیا حەقێک کە دەیان هەوێ مافی ژیانێکی هاوشێوەی هاوترێبەکانیان لە وڵاتانی ڕەهایە.